برنالوتکەی میدیای زەرد و لە قاڵبدانی میدیای سەوز. دۆخی میدیا لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە و بە پێش دەگات. ئەمە ڕێگری هێزە ئەمنیەکانی سنووری هەولێرە لە میدیاکان، تەنانەت لە سەیرانگاکانیش. ئێستا لە ڕێگری ڕووماڵی خۆپشاندان و ناڕەزایەتیەکانەوە کە گەیشتووە بەوەی لە سەیرانگاکانیش میدیاکانی سلێمانی و زۆنی سەوەز لە ڕووماڵەکان دوور بخرێنەوە. ئەو پرسیارە معقولە کە ئاخۆ ئێستا دۆخی میدیا و میدیاکاران لە هەرێمی کوردستان گەیشتووە بەکوێ لە چ ئاستێکدایە. ئەوە ڕوونا میدیاکانی هەرێمی کوردستان دابەش بوون بەسەر سێ گروپدا. یەکەمیان میدیاکانی سنووری زەردە، بەشێکی دیکەشیان میدیاکانی سنووری سەوزن، بەشێکیش لە دەرەوەی ئەم دوو هێزن یان میدیای کەسین یان هی گروپ و هێزی دیکەی بچووکن. ئەوەی هەمیشە باسی لێوە دەکرێت دۆخی ئازادی و ڕادەربڕینە، بەڵام ماخۆم ئازادی و ڕادەربڕینە لەم هەرێمەی ئێمەدا چۆنە؟ میدیای زەرد کە سەر بە پارتین لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستاندا بە ئازادی کار دەکەن و سانسۆریان لەسەر نییە، بەڵام میدیای سەوز کە سەر بە یەکێتین زیاتر لە سنووری سلێمانیدا قەتی سماون. ئەو ئازادی ڕادەربڕینەی کە لە سنووری سلێمانی و ئیدارەی سەوزدا هەیە ژینگەیەکی گونجاوی بۆ میدیاکاران بە زەرد و سەوزەوە دروست کردووە، بەڵام دۆخەکە لە ئیدارەی زەرد جۆرێکی دیکەیە. لە سنووری زەرد نەک میدیاکانی پارتی ڕێگریان لێ ناکرێت، بەڵکو حکوومەت و حیزبیشیان لە خزمەتدایە. تەنانەت ڕاگەیەندراوەکانی حکوومەت پێش میدیاکانی حکوومەت خۆی دەدرێتە ئەو میدیایی کە خاوەنددارەتیەکەی حیزبە. بە پێچەوانەوە میدیای سنووری سەوز لە قەیرانێکی خنکێنەردا دەژی، جگەلەوەی بەهۆی ژینگەی ئازادیەکانەوە لەم سنوورەدا ژمارەی میدیاکان زۆرترن. هاوکاتیەوەش سنووری سەوز ناوەندی دەستکەوتنی زانیاری نییە، بۆیە هەمیشە ڕووداوێکی بچووک لەم شارە زۆرتر لە میدیاکاندا ڕەنگ دەداتەوە، چونکە هەم زانیاریان پێدەدرێت هەم ئازادی میدیاکاران زیاترە. بچووکترین پێشەلکاریش لەسەر دەسەڵاتی ناوچەکە گەورە دەکرێت. ئەمەش ئەو هۆکارەیە کەوا دەکات میدیای زەرد چالاکتر دەربکەوێت و زیاتر بەرەو گەورە بوون بچن. پێچەوانەوەش میدیاکانی سنووری سەوز بەهۆی ئاستەنگەکانی ئیدارەی زەرد و کەمی مەودای کار و ڕێگریکردن لا دەستکەوتنی زانیاری بۆتە هۆی ئەوەی توانای بەرهەمهێنانیان کەم ببێتەوە و بەرەو پاشەکشە بچن. ئەو ئازادیەی لە سنووری سەوز بۆ میدیاکان ڕەخساوە، وای کردووە زۆرجار ڕووداوەکان وەک بابەتی نەرێنی ئیدارەکە دەربکەوێت، بەڵام هەرو میدیایانەی سلێمانی نێگەتیڤ نیشان دەدەن لە سنووری زەرد ڕووداوەکان وەک ئەوە لەیەکەن کە خۆیان دەیانەوێت. ڕێگریش دەکەنەوەی میدیاکانی سەوز لەو سنوورە هەمان ئازادی میدیا زەردەکانیان لە سلێمانی هەبێت. عزیزانمان لە یادن لە زیندانی جەلادن، دادگای سەورە بە مەترۆ بەردەری بڵێن شێروانی هیچ کات باو کەسانە نەڕوو. میدیا یەکێتی لە سنووری زەرد ڕوبەڕووی چەندین ئاستەنگ دەبێتەوە، لەوانەش پێنەدانی زانیاری، ڕێگری لە ڕۆژنامەنووسان، هەڕەشەکردن، کڕین و خەڵەتاندن. ئەمەش کە لەو زۆنەدا دەکرێت هەر ئەوەیە کە کوریایی باکوور دەیکات و ناهێڵەت کەس ڕاستیەکان بگوازێتەوە، تەنها ئەوە دەگوازێتەوە کە خۆی دەیەوێت. ئەوەشی کە بەدڵی خۆی نەبێت ڕوبەڕووی ئاستەنگی هەمە جۆر دەبێتەوە. فشارەکانی سەر میدیای سەوز زۆرن. لە ڕۆژانی داهاتوودا بە راپۆرتێک بۆتان ئاشکرا دەکەین کە چۆن هێرشی ئەلکترۆنی دەکرێت، کێ دەیکات و چۆن دەیکەن.